ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت لە ماوەیەکی نزیکدا کاریگەری سەردانەکەی دەمیرتاش بۆ باشووری کوردستان دەردەکەوێت. زۆر کەیفخۆش بووین. لەو بارەیەوە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سعدی ئەحمەد پیرە بە ئاژانسی دەنگ و باسی ڕۆژنویسی ڕاگەیاند. شاندێکی گەورەی هەدەپا هاتنە سلێمانی و بۆ دوو مەبەست لەگەڵ یەکێتی نیشتیمانی کۆبوونەوە. یەکیشان بریتی بوو لە هەماهەنگی و بەرنامەی هاوبەش لە ناو هەموو لایەنە کوردستانیەکان و مەبەستی دووەمیش پرسی خۆیانە لە باکووری کوردستان. پیرە ڕاشی گەیاند کە لە کۆبوونەوەکەدا باسی بارودۆخی هەرێمی کوردستان کرا و دەمیرتاش ئومێد دەکات کە بارودۆخی هەرێم بێتەوە دۆخی جاران و ناکۆکیەکانی نێوان لایەنە سیاسیەکان کۆتایی پێبێت و هەروەها پەرلەمانی هەرێمی کوردستانیش بکەوێتەوە کار. ئەو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی وتیشی شاندەکە توانیان لەو سەردانیاندا پەیامەکەیان بگەێنن بە هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان لە باشووری کوردستان و هەموو لایەنەکان گویان لە پەیامەکەیان گرتووە و کاریگەری پەیامەکەی سەلاحەدین دەمیرتاشیش لە کاتێکی نزیکدا دەردەکەوێت. جێوە بیرهێنانەوەیە هاوسەرۆکی هەدەپا سەلاحەدین دەمیرتاش و شاندێکی یاوەری لە 21 ئەم مانگا سەردانی باشووری کوردستانیان کرد و لەگەڵ لایەنە سیاسیەکانی باشوور کۆبوونەوە.